ئەم ساڵ کۆبوونەوەی گشتی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکان قەرەباڵغ نابێت. سەرکردەکانی جیهان بەهۆی پەتای کۆرۆناوە ئەمساڵ لە نیویۆرک ئامادە نابن، بەڵکو تەنها ڤیدیۆی پێشتر تۆمارکراوی پەیامەکەی خۆیان دەنێرن. لەوانەیە لە کۆبوونەوەی ئەمساڵدا بە زۆری تیشک بخرێتە سەر ئەو قەیرانە ئابووری و تەندروستیانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بوون. پەتای کۆڤید قەیرانێکە جیاواز لە قەیرانەکانی دیکەی ژیانمانە و لەبەر ئەمەش دانیشتنی ئەم ساڵی ئەنجومەنی گشتی نەتەوەیەکگرتوەکانی جیاواز دەبێت لە ساڵانی پێشوو. ئێمە بەرنامەیەکی تەواومان هەیە و مەترسیەکان ناتوانن لەمە زۆر بن. لە کاتێکدا کە زانایان کار لەسەر ڤاکسێنەکە دەکەن، سەرکردەکانی جیهانیش لە 30 مانگی نۆدا دانیشتنی ئەلکترۆنیکی بەڕێوە دەبن بۆ تاوتێکردنی ڕێکارەکان بۆ ئەوەی ڤاکسێنەکە بە خێرایی بتوانرێ بەرهەم بێت و بکەوێتە بەردەستی خەڵک لە سەرانسەری دنیادا. جیهان خەریکە دەسووتێت و هێنانەوە سەرخۆی شتەکان دەرفەتێکە بۆ ئێمە کە بکەوینە سەر ڕێگای دروست و کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە. جیاواز لە کۆبوونەوەکانی ساڵانی ڕابردوو، گردبوونەوە ئەلکترۆنیەکەی ئەم ساڵ زۆرترین بەشداری تێدا دەکرێت کە بەشداربووان بریتین لە سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و ئەندامی خێزانە شاهانەکان کە زیاتر لە 170 بەیاننامەی ڤیدیۆییان بۆ دانیشتنەکەی ئەمساڵ ڕەوانە کردووە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەمساڵ بە توندی ڕێوشوێنەکانی تایبەت بە سەردەمی کۆڤید-19 ڕەچاو دەکا. لە هەر وڵاتێک تەنها یەک نوێنەر لە هۆڵی ئەنجومەنی گشتیدا بەشداری دەکا. سەرۆک دۆناڵد ترامپ بڕیارە یەکێک لە چاوەڕوانکراوترین وتارەکان پێشکەش بکە. چاودێران پێشبینی ئەوە دەکەن کە ترامپ سەرنج بخاتە سەر دەستکەوتە ناوخۆیەکانی خۆی و هەروەها لە دژی چینیش قسە بکە. من پێم وایە سەرۆک ترامپ ئەم دەرفەتە بەکاردێنێت بۆ هێرشکردنە سەر چین وەک سەرچاوەی بڵاوبوونەوەی پەتاکە و هەروەها لۆمەکردنی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە نەیتوانیوە پەتاکە کۆنتڕۆڵ بکات. هەروەها ترامپ لەوانەیە ئێران بکاتە ئامانج و ئیدعای ئەوە بکا کە واشنگتۆن هەموو سزاکانی گەڕاندووەتەوە بۆ سەرتاران بۆ چوونێکە زۆرێک لە وڵاتانی ئەندام پشڕاستی ناکەنەوە. بڕیارە کۆبوونەوەی لاوەکی ئەلکترۆنیکیش بەڕێوە بچێ لەسەر شەڕ و پێکدادان لە لیبیا و هەروەها پشتیوانیەکان بۆ لوبنان لە پاش تەقینەوەی 4 مانگی 8 لە بەندەری بەیروت. ئەم ساڵیش یادی 75 ساڵەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە، بەڵام بەهۆی پەتای کۆرۆناوە پێدەچێت ساڵ یادەکە کپ و بێدەنگ بەڕێوە بچێ.